لدوينا وبركوه سلاوت عن ليبت توري استوديو مان هي دومياني خوشيز ليرن كباس لا تشالا شكاني انا كان ايش كونسرتي ازموني اكزامبل كاني انسامبل كاني كوليج ونرجعنا كان لزانكو سليماني ساز كراوه ايش بانو بيستون لقل شوان سجرما زور بخير زور سپاس خوشحال بودیم بخیر بن ام یاره ایولیرن زور سپاس بخیر بن سر چامان بخیر بن گر لکام یعنی دستپیک لکاک شوان بوچی من جو دستپیک فرقی چیا فرقی نبلا ما هستم کرد باشه کاک شوان اگر باشه چی کنسرت کمان بوکی ثانی چون برای اوچوا کنسرت کی زانکو لراسی پم خوش لوانه بانو باسیف کاچکا کات بانو کار فرمو کنسرت کانی زانکو زور سپاس سرتا دەست خۆشتان لێ یەکەم لەشتان ساغ بێ ئەمڕۆ کۆنسەرتێکمان کرد لە زانکۆ چەند بەشێک بوو کۆنسەرتەکە ئەوەی کە من لە دوو بەشیا بەشدار بووم چارچالاکی بوو تۆ لە دوودان بەشدار بووی بەڵێ یەکەمیان ئەوەی کە بەشدار بووم کۆنسەرتی ئالەتە کوردیەکان بوو ئەمێرە کوردیەکان بە سەرپەرشتی مامۆستا ڕێباز زۆر سپاس یەکەم زۆر ماندووە لەگەڵمانە دووەمیشیان گروپی دەف بە سەرپەرشتی مامۆستا داسان دەست خۆش بێ ئێجا با بینەوە بۆ لای کاک شوان کاکەم تۆ بەگشتی باس لە کۆنسەرتەکەمان بۆ بکەم کنسرتەکانی ئەمڕۆ چالیکیەکی زۆر خۆش بوو چوار بەش لە چوار بەش پێکات بوو گروپی ئەمێرە کلاسیکیەکان کلاسیکە ئەوروپیەکان گروپی گیتار کە گروپێکی گیتار ئەوە دوو گروپی تریش ئەمێری کوردیەکان و ئەمێر ڕەتمە کوردیەکان پرسم ئەمە چەندەم کۆنسەرتی تۆیە کە ئاگادارم لە پێشتر کۆنسەرتت هەبووە من لە چەند کۆنسەرتێکە بەشدار بووم وەکو ئەندامێکی گشتی یعنی عەدەدی ژماری ژەنیارەکان زۆر بوون بەڵام سێ کۆنسەرتم کردووە کە بە تاک ژەن پێشکەشم کردووە بە تاک ژەنی یەکەم کۆنسەرت لەگەڵ کاک ژیاری برادەرم ژیار پیانۆ ژیار هەورامی کە لە قۆناغی دوی زانکۆ پێشکەشم کرد و قۆناغی سێ و قۆناغی چوارەمی زانکۆم لەگەڵ مامۆستا کۆمیکۆ دەسەکانت خۆش بێ جامەجێ خۆشحاڵی لەوەی کە ئەبینین ئەم گەنجانەمانێ ئەتوانن لە چالاکیەکانە پێشدار بنەوە ڕوا بتوان برە بۆ بوارە بن کە خوان هەڵیان بژاردووە پێشەوەی پرسیارەکەت بکەی کاک شوان چەند ئامێرێک ئەژانێت یەک دوان و سێیان و چوار نییە بانوخانی تا دوانم ئاگار لێجا ئەجا پێشەوەی بینە سەرە و ئامێرانە با باس لەوە بکەین بانو بزانین چۆن بوو تۆ بوارە هونەریەکەت هەڵبژار چۆن بوو میوزیکە هەڵبژار با باسێک لەو بکەم زای لە مناڵیەوە ئێستا کە پرسە لە چ کەسێکەکەین سلێم پرسەڵەم هەر لە مناڵیەوە حەزم لە پێشکەشکاری بووە لاوتەش مناڵیەوە حەز لە پێشکەشکاری بووە لە مناڵیەوە حەزم لێ نەبوو بەس کە گەورە بوو چۆن حەزت لێ بووە من هەر یەکەم جار کە یعنی ئەڵی بەشێک هەڵەبژێرم بەشی هونێرم لە مێشکی خۆما دانابوو یعنی هەر لە مناڵیەوە لە دوێ تەواوکردنی خوێندنەوە زۆر مناڵی نا بەڵامی تر لەو کاتێک کە ئەوە هاتبێ بە مێشکما چی بکەم هونەر هاتۆتە مێشکمەوە کەواتە برێویشت پێداوە لەوەی کە هەموو شتێک لەوەی کە لە ژیان تا هەڵی ئەبژێریت برەودان و ئەپدێتکردن و نوێبوونەوە زۆر گرنگە تا چەند هەوڵت داوە خۆت لەگەڵ ئەم سەردەمەیە بگونجێنی لەگەڵ میوزیکە بە دوای میوزیکی نوێدا بگەڕێ بە دوای تەکنیکی نوێ بگەڕێیت بەڵێ وڵات هەر شتێک یعنی کە حەزی لە بێ گرنگی پێ بێت و برێ پێ بدەیت بەڵێ ئیتر منیش هەوڵم ماوە هەربژێ بانوخان ئەم کۆنسەرتەی کە بەڕێوە چوو وەکو تاقیکردنەوەیەک بوو یان تاقیکردنەوە بوو بۆ یان هەر کۆنسەرتێک بوو چالاکیکی زانکۆ بوو هەر وەکووان ئێمە چۆن وانەیەکی ترە خوێنین وانەی کۆژەنیش ئەخوێنین زۆر باشە و لە کۆتاییە تاقیکردنەوەیەکەین نمرەی لەسەرە ئیتر تاقیکردنەوەکە وەکو کۆنسەرتێکەکەین وەکو ئەم کۆنسەرتی ئەمڕۆ لیژنە داعانیشت و نمرە بە ئێمە کەواتە لیژنەکە مامۆستاکانی خۆتانن بەڵێ لەسەر چالاکیەکەی ئەوجا بزانین تەرجی باش هێناوە دەرچوویت ئەو کەسانی کە لە کۆنسەرتەکەیان یعنی لەوانەی کۆژەنان هەر چوار قۆناغەکە ئەتوانێت بەشداری بکە بەڵام ئەوەی کە نمرە وەرئەگرێت و نمرەی بۆ چۆمڵی حساب بێ
قۆناغی 3 و 4 منش قۆناغی دوم بۆم حساب نییە دەست خۆشەکاتە ساڵێکی دیکە تۆ بێت بۆ حسابە بێت کاکشپان با باسێک لۆ بکەین لە زۆر چالاکیە پەشداریت کردووە تا چەند پاڵپشتەکان گرنگە بوو ئێوە لەوەی کە بتوانێت تۆ لایەنێکت هەڵبژاردۆ میوزیکە هەمیشە لە جیهانیشدا ئەو کەسانێک کە لە بواری هونەر و لە میوزیکدا کارەکەن ئەبن بە مێژوێکی باش بۆ گەلەکەیان ئەمێنەوانێ تا چەند پاڵپشتیکردن کاتە بۆ گرنگە بۆ ئێوە بتوانێت زیاتر برۆ بن بەردەوام بن پاڵپشتی خێزان بێت پاڵپشتی مامۆستاکەت بێت یعنی هەمیشە هاوڕێکەت بێت من بەجدی زۆر بەختەوەرم کە زۆر کەس پاش پاڵپشتیم ناکە یەکێک لەوانە باوکو دایک من باوکم دایکمە براکەم هاوڕێی زۆر نزیک بەڵام بۆ هونەر بەڕای من کەسیش پاڵپشتە نەبێ هونەر بەتایبەت موزیک یعنی بۆ خۆتە خزمەتی خۆتەکەی کە تۆ ژەنی خۆت ئارامەکەیتەوە خۆت دوورەخەیت لە مشکیلە لە جاتی بچیش کارێکی خراپە بکەی کات بۆ موزیکدا بنێ یعنی بەدڵنیایی ژیانە زۆر یارمەتی دەروونە یارمەتیەوە کە تۆ زۆر بەرەو پێشەوە چیت کاکەشفان کاتە حەزەکەم پرسیاری کات لێ بکەم بزانم ئێمە چۆن بتوانین میوزیک بەرەو پێشەوە بەرین چۆن نتوانن وەکو میدیا ناسی بوو هەڵی پرسیارە پرسەکە هەر کەسە و کە لە ماڵەوە دانیشە ئەتوانێت زیاتر گوێ لە موزیک بگرێ زیاتر بچێ بۆ چالاکیەکان زیاتر بێ بۆ ئەم چالاکیانی کە وەکو ئەوەی کە لە زانکۆ کردمان بزان ئاسی گەنجەکان چۆنە و خۆیان گوێ لە موزیکی دەرەوە بگرن ڕۆژ ئاواییەکان بەس لەناو ئەم چوار دەورەیە یعنی بەس لەناو کووردا گوێ لە موزیکی کوردی نەگرن خۆیان بەراورد بکەن بڵێن کاکە ئەوروپا گەشتۆتە کوێ بە ئێمەش بگەین بەوە زۆر باشە ئینجالاوە ئەماژەت بۆ کردەوەی کە ئەوتت پێویستە لەوەی گوێبیستی هونەر بین ئەگەر ئێمە زۆر کەسیشمانە بێت بڵێن ئێمە کەسێکی هونەری نین بەڵام هەمومان هونەرین لەبەرەوەی ڕۆژانە بمانەوێت و نەمانەوێت گوێ لە گۆرانی ئەگرین گوێ لە میوزیک ئەگرین گوێ ینی سەی بابەتە هونەریەکانەکەین کەواتە هەر تاکێک کە ئێستا ئێمە بگرین کەسێکی هونەریە جابان و با پرسیارێکی تر بکەم پلانت هەیە لەوەی کە ئەمڕۆ کۆنسێرتێکتان کردو ئەم کۆنسێرتە بەشێک بۆ لە کاری و چالاکی کۆلێژەکەتان پلانت هەیە لەگەڵ هاوڕەکان تا یاخود لەگەڵ میوزیک ژەنەکانی دیکەدا کۆنسێرتی دیکە بکەن بە تایبەتی ئیدیکە پشووە ئەرۆڵا کە زانکۆش تاوە یعنی ئێمە هەر ناوەستین هەر بەردەوام ئەبن ئەکید ئەگەر بۆسیت یعنی وەکووە تقریبا هیچ نەکردووە بە ساڵێکەوە سەرەتا بەڵێتەوە هەمووی لە پلانمانە ئیشەڵڵا دەست خۆش کاکشفان حەسم کرد باسێکی ئەو ئامێرە چینیە بکەین بزانم تۆ قورسە بە بزانم کۆمیکۆ یارمەتیاویت یا خۆچانچوانی وە زۆر سپاس مامسا کۆمیکۆ ئافرەتێکی زۆر بەڕێزە بەجدی وەکو دایکم وایە و لە مناڵیەوە ئەیناسم وازان بەڕێز کاکتارەوە ناسی حەزەکەم بینەران بڵین کە مامۆستا کۆمیکۆ ڕاستە زانکۆی سلێمانیە و لە بەشی هونەرە پەیوەند وەسام جاری کەش باسمان کرد لەگەڵ تۆیە مامۆستا کۆمیکۆ چینیە یابانیە لێم تێکەڵ نەبێت یابانیە و بەڵام شووی کردوتەوە بە کەسێک کوردە و هەورامی لێک تێکشتە زۆر قورسە بەس ئێستا مامۆستای زانکۆیە و لایەمان دەرس ئەڵێتەوە و مامۆستای زۆر گرنگە اینجا لاوەکو ئێمە بزانین کاکشڤان بەم زوانە سەردانی چینی شەکەن باسێک لەو سەردانە بکەین مثلا کاری چالاکی هونەریە باسی ئامێرەکە و لە دوایشە سەردانی چینی پشت بەخوا من 2023 ڕۆشتم بۆ وڵاتی چین بۆ شاری شانگهای بەشداریم کرد لە پرۆگرامێکی ئاڵوگۆڕی خوێندکار ئەکسچێنج پرۆگرام و لەوێ ئێمەیان برد بۆ هەندێک شوێنی کەلتوری و هەندێک چالاکیمان کرد کە هونەری بوو وەکو ڕەسەم وەکو ئیشی قوڕی سەناعەت چنینی تایبەت بە کەلتوری چینی هەندشتی کەلتوری ئاوە و لەوێ ئامێرێکم بینی ناوی ئارخووە ئارهوو یعنی دوو
هو يعني وابزانم أجر هلا وابزام يعني أمير لو أنا غلطي جبن بس يعني دو نعم جارك أمير نعم جارك البطاينة وهذا بدنا يوبيا معنا الله سه چوار زمانه زين بس خاطر شيرينا زين منيش شيرينا زانم بس هو أم أمير دو تليها بله وزور زور سرسام بوم بي تاقيم كردو دو تلكاني كوتاي أم دو تلك وكو يعني كأمريكا هيبو همان دو تلي كوتاي تشلو بو كتوز شار زايم هي لتشلو زور نزيغو بنجاكاني وكو يكا وكو تشلو وزور زور يعني دلخوشي كردم زور يعني شتێکی خۆش بووە من کە ئەمەم هەڵگرت هەستمە کرد هی خۆمە لە ڕاستیە ترسم لەوانەیە کوردی بێ ئەمریکی کوردی کوردی نییە لە ساسەت کوردی نییە بەس هەستەکەم یعنی ئەوە نەخۆشە ئەوەندە ئاوەتی بووی ئێستا هەستەکەی لەوەی کە ئەمریکی کوردیە با بەس سەردانەکەی چی بکەین و چەند ساڵە خەریکی ڕاهێنانی ئەو ئامێرە بووم وقنصليتي تشين جماعتي قنصلي أبد دو جار منيان بان كردوا وابس لواني سجار دو سجار منيان بان كردوا أو أمريكا بجانم چونك أمريكي زور تشينيا وكأيبين كرديك أسبيا كسك غيري خوانه لخواني وأما أجانيت وخوي جوازه وكو أو كسكي تشيني بيت عود عصفكا قرانيكي کوردی ئاسفکا و نوری ڕوخسارت و گۆرانی بڵێت یعنی زۆر بۆ ئێمە خۆشە بۆ ئێمە شانازیەکە کەسێکی دەرەوەی من حەزەکەم پرسیار لە بانوخانکەم بانوخان تۆ فلوتی ژەژەنیت و ئامرە ڕتمەکانیش بزانم قورس نییە تۆ ئەم نووسان نەبێ کە ئەم دوو ئامێر بێکەوە هەردووشان لە هەمان کاتە ئەتوانی بژەنی دۆ کویەک قورس نییە بۆ تۆ یان کەسێک بێوە بکات ئەتوانێت حەقی تەواو با بە هەردوو ئامێرەکە خۆی قورسە کاتی شێوێ و هیلاکی شەبی بەس ئەگەر حەزی لێ بێ ئەتوانی بیکەیت باشە فلوتیش من پێش زانکۆ تقریبان ساڵێک دەستم پێ کرد بوو هەر دەف بۆ من تازە بوو مامۆستاکانیش زۆر هاوکارمانن یعنی شتەکان ئاسان کردو بۆمان هەر زۆر باشە کەواتە بەس دەفە لەگەڵ دەربووک و دەف و دایرە و ئیتر هەر شتێکە پێویست بێ تقریبا نەتوانین عەسفیکەین زۆر باشە بانوخان ئەگەر لە کۆتاییە شتێکە بێت و پێت خۆش بێت ئاماژەی پێ بکەیت وڵای زۆر سوپاسانەکەم بۆ ئەم بەرنامە جوانەتان دەشتان ساغ بێ دەستخۆشی تۆ گەر شتێک هەبێ شتێک گەێنی پامێکت هەبێ پشت بەخوا هەندێ کۆنسەرتی تاکژەنیەکەم پێم خۆشە خەڵکی زیاتر ئامادە بێ ساڵاکەی ئەبێت ئەم کۆنسەرتانە لەوانێ ساڵێکی تر ئەمە شیوادارین لەوەی کە هەردووتان بتوانن زۆر سەرکردبوون لە کارەکەی خۆتانە ببن بەدوو هونەرمەندی دیاری ئەم کوردستانە کە ئێمەونەوەی دوای ئێمە شانازیتان پێوە پڕۆگرامەکەتان جوانتر کرد بڵێم